کتێبی لەگەڵ پێغەمبەران نووسەر عەفیف عەبدولفەتاح تەبارە وەرجێڕ کاوە هاوڕاس. هەرتەنها وەک ژیانی پێغەمبەران چەند بەسەرهاتێکی دێرین و چەند ڕووداوێکی مێژووی بەشەری ئاماژەی پێ نەکراوە، بەڵکو لە هەمان کاتدا سیاغەی عەقڵی مرۆڤ و چەندین وانە و پەند و شوێنەواری کاریگەری دەرونی دیاری کردووە. ژیاننامە و سیرەی هەموو پێغەمبەران بەگشتی و ژیاننامەی دوایین پێغەمبەری خوداش بە تایبەتی ئەو چرا ڕۆشنەیە کە هەمیشە لە هەموو کات و سەردەمێکدا شەوەزەنجی نەفامی و کوفر و بێباوەڕی ڕەواندۆتەوە و مرۆڤەکانی لە خەوی قوڵی جاهیلی و گومڕایی بێدار کردوتەوە، هەتا بەو ڕێبازە ڕاستەش لە مانەقوڵەکانی ژیان و ڕێز و بەهای خۆیان تێبگەن و بە چاچیش پەی بۆ ڕاستە درەوشاوەیە بەرن کە ناردنی ئەو هەموو پێغەمبەر و نوێنەرانەی خوددا بۆ لای سەرجەمگرۆی ئادەمی بە مەبەستی بایەغدانی تەواوە بەڕێخستنی هەموو کاروبارێکی ژیان و ئاوەدانکردنەوەی زەوی و پەرستنی ئەو خودایەش بەتەنها کە هەر خۆی شایستەی پەرستن و بەندایەتی بۆ کردنە. ژیاننامەی پێغەمبەران بۆ شیکاری هەر مەسەلەیەکی ورد و درشتی کۆمەڵگەی مرۆڤایەتیە و لایەنێکی هەرە دیاری ئەو ڕێنمایی و هیدایەتە خوداییەشە بۆ بەندە چاک و بۆ خوا سوڵحاوەکانی، تا بەم ڕەنگەش ئاسوودە و بەختەوەر بن و بە ڕەحمەت و سۆز و بەزەیی خوداش بەهرەمەند بن.